شنگال و کۆبانی سەنگەری بەرەنگاری و ئاسۆی ئازادی ئەم دروشما بووە وێزگەی هەژدامین فستیڤاڵی گەلاوێژ بۆ کۆکردنەوەی شاعیر و نووسەر و لێکۆڵەرەوە و ڕووناکبیرە ناوخۆیی و جیهانیەکان. گەلاوێژی ئەم جارەی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کوردستان جیاواز بوو لە هەموو خولەکانی تری پێشوو، ئەویش بەهۆی ئەو بارودۆخەی ئێستا کە کوردستان و ناوچەکەی پیاتێپەڕ دەبێت. تەواوی چالاکیەکانیش ڕەمز بوون بۆ بەرگری لە کۆبانێ و ڕوبەڕووبوونەوەی دوژمنان. سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی سەربەرزی شەهیدانی کردەوە تێرۆریستەکەی دوێنەی شاری خۆشەویستی هەولێر دەکەم. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە ئامادەی فستیڤاڵەکە بوو لە وتارێکدا کە باڕاستەکردنی سەرخۆشی لە کەسوکاری قوربانیانی تەقینەوەکەی دوێنەی شاری هەولێر دەستی پێکرد. وتی ئەو کردەوەیە لە پایتەختی هەرێمی کوردستان هیچ لە ورەی هێزی بەرەنگاری خەڵکی کوردستان کەم ناکاتەوە، بەڵکو وامان لێ دەکا کە زیاتر سوور بین لەسەر بەرنامەکانمان بۆ بنەبڕکردنی تێرۆر لە ناوچەکە. لەبارەی سازدانی فستیڤاڵەکەشەوە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند. ئامادەبوانی خۆشەویست، فستیڤاڵی گەڵاوێژ دەستکەوتێکی تری ڕۆشنبیرانی گەلی کوردستانە و پشتیوانی حکوومەتیش بۆ ئەو بنکەیە دەلالەت لە گرنگیدانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکا بە ئەدەب و فەرهەنگ و زمانی ناتەواییمان و هەروەها بەرجەستەکردنی ئەو ڕاستیەیە کە فکری ڕۆشنبیری شان بە شانی فکری نیشتیمانی و نەتەوەیی و شۆڕشگێڕی و ڕۆڵێکی گەورەی دەبێت لە خزمەتکردنی گەلەکەمان. سەرپەرشتیاری گشتی فستیڤاڵیش ڕایگەیاند. تاوانبارەکراین بەوەی ئەم فستیڤاڵە تەرخان کراوە بۆ دژایەتی ئیسلام کەوانیە. تاوانبارەکراین بەوەی کە ئەم فستیڤاڵە تەرخان کراوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کەوانیە. تاوانبارەکراین بەوەی کە ئەم فستیڤاڵە دژە دینەکان کۆکاتەوە کەوانیە. تەجروبە دەریخست ئەو ئازادی لە کوردستانە ئازادی بۆ هەمومانە. تەجروبە دەریخست پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو هێزە سیاسی ئیسلامیەکان پەیوەندیکی تەندروستە و هەتا دێدیش باشتر ئەبێ. چەند شاعیرێکی ناوخۆی و بیانی بەشدار بووش شاعریان خوێندەوە. Wir kämpfen nicht in Kobane, wir sterben nicht in Kobane. کۆبانێ لەگەڵ زەوی خەمەچنێ، کۆبانێ لەسەر و هەموو کانیەکانی دنیاوەیە، کۆبانێ یەکەمین دەواازەی گلەی ئێمەیە بە دیار عەرشەکەی خودداوە. و مچهای بریده شنگال بغل به بغل گل سوری آورده است. هەژدامین فستیڤاڵی گەلاوێژ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت و لەو ماوەیەشدا جگە لە پێشکەشکردنی شەعر و چیرۆک چەندین دیدار و گفتوگۆش لەبارەی هەل و مەرج و گۆڕانکاریەکانی ئێستای ناوچەکە و خۆرئاوە و کوردستان ئەنجام دەدرێت. لە مێژووی گەلی کووردا بواری ئەدەب و ڕۆشنبیری ڕەوتێکی گرنگ بووە بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنان. سازانی هەژدامین فستیڤاڵی گەلاوێژیش لەم کات و ساتە ئێستادا کە هەرێمی کوردستان و ناوچەکە بە بارودۆخێکی نەخوازراودا تێپەڕ دەبێت. سەلمێنەری ئەو ڕاستەیە کە گەلی کورد لە هیچ کات و ساتێکدا بواری فکری لەبیر نەکردووە و هاوشانی هەموو بوارەکانی تر پەرەی بەم بوارە داوە. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.